پاساوێک بۆ ئەوە ئەتوانین بهێنینەوە ڕەنگ بێ ئەو پاساوە ئێمەوەکو پارێزەری بەدرخانیەکان خۆمان ناناسێنین بەڵام پاساوێک کە وێ دەچێ ئەو سەردەما ئەگەر مێژوو ورتر سیر بکەین گەلی کورد لە مێحنەتێکی زۆر گەورەدا بووە کە ناوچەی گەرمی پێکداری بووە پێش جەنگی جیهانی یەکەم و لە ناو جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم و هەتا ئەو بارودۆخی کە ئێستا تێداین کە جەنگێکە بە شێوەک لە شێوازەکان بەدرخانیەکان یانویست لە ڕێگەی سیاسەتەوە زیاتر میلەتی خۆیان هۆشیار بکەنەوە بەڵام لەو ڕۆژنامەیەدا هەڵبەت بایەخیان داوە بە بواری ئەدەبی بەڵام بایەخ بە سینەما نەدراوە تەنانەت وەکو هەواڵیش کە ڕەنگ بوو ئەو کاتێ ئەو ڕۆژنامەیە دەرچوو ڕاستە هێشتا سینەما نەگەیشت بووە ناوچەکە بە تایبەتی تورکیا چکە تورکیا درەنگتر لە میسر سینەمای پێگەیشت بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ژمارەکانی دواتر کە تا ساڵی 1902 درێژەی کێشە تەنانەت چەند ژمارەیەکی لە تورکیا دەرچوو لە ئەستەمبۆڵ دەرچوو لەگەڵ ئەوەشدا بایەخی سینەما لە ناو ئەو یەکەم ڕۆژنامەیەی کوردی و کوردستانی کە بە ڕۆژنامەی دایک ناو دەبرێ بەداخەوە هیچی تیان نییە هەر لە باسی یەکەم بینە سەر هونەری سینەما لای کورد بایەخی هونەری سینەما لای کورد دیارە یەکێک لە هۆکارەکان ڕەنگ بێ ئەوە بوو بێ کە بەڕاستی ڕۆشنبیری و بوونی سینەما لە کوردستاندا لەو ساڵە ئەسڵەن هەربوونی نەبووە ینی لەبەرەوە ڕێژەی نەخوێندەواری وەکوتمان تەنانەت لە وڵاتە سەردەستەکانیشدا هونەری سینەما تازە بوو ئەگەر 1992 کە دەکاتە 4 ساڵێک 31 ژمارە دەرچوو لە ڕۆژنامەی کوردستان ئەویش لە 4-5 چەند جارێک ڕاودونرا بۆ ئەوەی کورد خاوەنی ئەو ڕۆژنامەی نەبێ عوسمانیەکان ڕاودووی هەردوو برای بەدرخانیان نا کە ئەو ڕۆژنامەیە دابخن لە کۆتاییشدا بەداخستنیاندا سینەما لای کورد وەکووتمان کورد ڕێژەی نەخوێنەواری لە ناوچەکەدا لە بنەڕەتدا لە نێو هەموو نەتەوەکاندا هەبووە بە تایبەتی و بە پلەی یەک لە ناو کووردا یەکجار زۆر بووە بۆیە ناوچەی کوردیش لە ڕووی ئاوەدانیەوە زۆربەی ناوچە کوردستانیەکان دەتوانین بڵێن هەر بەڕاگوزەریش بێ هیچ شارێک لە کوردستان کە ڕەنگ بێ دیاربەکر شارێکی گەورە بوو بێت زیاتر و چەند شارێکی تر بەڵام سلێمانیش لە ناویدا کە لە ڕووی سیاسی و جیۆپۆلیتیکەوە جێگەی بایەخ بووە بە تایبەتی دوای هاتنی ئینگلیز چکە لەم شارەدا چاپەمەنی زوو دەستی پێکرد و لەم شارەدا گڕوتینی شۆڕژێران و نووسەران لەبارەی ئەدەب و هونەرەکانی دی زوو گەشەی کرد بەڵام لەم شارەشدا سینەما درەنگ کەوت بۆیە دەبێت ئەو ڕاستێ بڵێن کە هونەری سینەما لە باشووریشدا هەڵپەس و داپەزی زۆری هەبوو هاوراز و نشێوی زۆری بینیوە باسی دووەممان وەکوتمان مەبەست لە ڕۆشنبیری سینەماییە و مەبەست لە ڕۆژنامەوانی سینەمایی چییە ئەم دوو چەمکە لەم باسێدا هەوڵە دەین ورد بکەینەوە و تا ئێستا 23 دقیقە ڕۆیشتووە کە 5-6 دقەیمان نەچیست و بەهۆی کەم و کورتیەکی بچووک باش ڕۆشنبیری سینەمایی دیارە زۆر فراوانە خودی بڵاوبوونەوەی فیلم ڕۆشنبیریەکی بینرا و لە هەمان کاتدا وشەیە وێنەیە و وشەیە بەڵام ڕۆشنبیری سینەمایی چەند لینکێکی تری هەیە کە کۆمەکی ئەو سینەمایان کردووە یەکێ لەوانە کتێبە کتێب هەروەها ڕۆژنامە گۆڤار ڕۆژنامەی ئەگەر هەفتانە ماگانەیە ئەگەر لاپەڕی تایبەتی تەرخان کردووە ئەگەر پاشکۆی تایبەتی دەرچووە بە هەمان شێوە گۆڤار ئەگەر گۆڤاری گشتیە چەند دۆسیەک و بابەتێکی سربەخۆی تیاوە یان گۆڤاری تایبەتمەندە ئەویش ئەگەر هەفتانەیە یا مانگانە یا وەرزی بووە لەگەڵ نامیلکە و هەڵبەتە پۆستەر و بە حسابی ئەو سەردەم
کە ڕەنگ بێ پۆستەرێک لە ئەیفۆرێک تێنەپەڕی بوو بێ یان زۆر جار بەدەست دروست کراوە بە خەبارەیەکی بچووکتر خەڵکانێک کاریان ئەوە بووە کە ڕیکلام بۆ ئەم فیلمە بکەن بەناو خەڵکدا ڕۆیشتوونە کە ئێڵمازوونای لە تەمەنی 16 ساڵیدا یەکێک لە ئیشە قورسەکانی لە ناو سینەما ئەو کارە بووە کە گەڕاوەتەوە کوردستان و پروپاگەندەی یا بانگەشەی بۆ ئەو فیلمانە کردووە لەو سینەمایی کە کاری کردو کەواتە ئەو لینکانە هەمویان گرنگن لە کۆمەکردنی گەشەسەندنی سینەما بەڵام دیسان گرفتمان هەیە ینی ئایا ئەم لینکانە لە ناو ڕۆشنبیری سینەمایی کوردیدا لەکوێ جێگەی بۆتەوە من ئەمێ بەپەلا ئەم نامیلکێتان پیشان بدەم کە دوای 98 ساڵ دوای ئەتوانم بڵێم ینی ئەمە 67 دەرچووە 67 ساڵ ئەگەر 3 ساڵی سەدەی پێشووتریشی بخەینە سەر ینی نزیکەی 69 ساڵ دوای ئەوە یەکەم ڕۆژنامەی کوردی دەرچووە و 71 ساڵ دوای ئەوەی یەکەم فیلمی سینەمایی لە دنیا دەرچووە دوای ئەوەی یەکەم گۆڤاری تایبەتمەندی سینەمایی لە 1912 دەرچووە ئێمە لە ساڵی 1967 ئەبینە خاوەنی یەکەم نامیلکە بە ناوی مێژوو و هونەرەکانی سینەما کە کەسایەتیەک بە ناوی مستەفا ڕابەر خەڵکی هەولێرە کتێبەکەی لە چاپخانەیەکی سلێمانی چاپ کردو ئەم کتێبە کاتی خۆی ساڵی 90 هەمووی بەدەست نووسیەوە چکە لە کتێبخانەیەک کتێبەکەی من بردبوو لیان ستەنمەوە بەڵام ئەمەیان برادرێک بە ناوی هۆشیار محەممەد ئەمین ساڵح پێشکەشی کردو سوپاسی یەکەم یا ئەگەر کەسێکی ترە داوای لێبوردنی لەکەم گرنگەوە بیرم بخاتەوە ئەم نامیلکەیە ساڵی 96 لە دوای ببورن 67 لە دوای 67 لە نەوەدەکان بە تایبەتیش 97 و 8 برای بەڕێزمان کاک ئەبوبەکر کاروانی سێ نامیلکەی چاپ کرد دوای ئەویش بەندەی مخلیستان لە ساڵی 2002 کتێبێکم چاپ کرد لەسەر مێژووی هونەری سینەما دەستپێکی ئەو مێژووە کە بەر لە دروستبوونی یا لەدایکبوونی هونەری سینەما بووە کەواتە وەکو کرۆنۆلۆژیایەک لە ساڵی 1998 بە ژێرەی ئەو توێژینەوەی کە لە 2000 پێشکەشی بەشی ڕۆژنامەنووسی پەیمانگای تەکنیکی سلێمانی پێشکەشی ئەوێم کرد توێژینەوەکە 1998 تا 1991 کرۆنۆلۆژیایە من لە توێژینەکەدا باسم کردووە ڕەنگ بێت 100 ڕۆژنامە و دەیان گۆڤار لەو ماوەیەدا دەرچوو بێ بەڵام بە هەر هەمویان کۆ بکەینەوە ناگەنە ئەوەی کە 100 لاپەڕەیان لەسەر سینەما بڵاو کردێتەوە هەر بۆ نمونە گۆڤاری نزار کە لە چلەکان پێما بێ دەرچووە لە ژمارەی 22دا ڕکلامێکی تایە لەسەر بیرە بەڵام من خۆم چەندی گەڕام یعنی هیوادارم غەدر لەو گۆڤارە نەکەم ئەو قسەی کە ئێستا لەسەر زۆربەی گۆڤارە ڕۆژنامەکانەکەم من سێرچێکی باشم کردووە بەڵام بۆ ئەوەی باشتر حەقی خۆی پێ بدەین دەتوانم بڵێم بە کەمترین یا هەر گۆڤار ڕۆژنامە هەبووە سێرچم کردو لاپەڕەکانیم هەڵداوەتەوە کە دواتر لە بەشێکی تردا دەینە سەر ئەو ڕۆژنامە و گۆڤارانە کە لە توێژینەوەکەدا پشتم پێیان بەستووە بۆ ئەوەی بزانین ڕۆژنامە و گۆڤارەکانی ئێمە چی بڵاوەکەنەوە چۆن کۆمەکی سینەماکەن ئایا مەبەستیان کۆمەکردنی سینەما بووە یان ئەرکێکی خۆیان بووە لە ناو ڕۆژنامەدا کە سینەما پێگەیشتووە گەشەی کردووە جاچە سینەمای جیهانی و بیانی بوو بێ یان لە هەندێک قۆناغی جیاوازدا کە سینەمای کوردی گەشەسەندنی زۆر باشی بەخۆ بینەوە و لە هەندێک قۆناغیشدا زۆر باباشی تەپیوە بێدەنگ بووە چەقی بەستووە بۆیە گرینگە فیدباکی ئەو ڕۆژنامە و گۆڤارانە لەو توێژینەوەیدا باس بکەین